من زۆر سپاسی هەموو ئەو مامۆستایانە دەکەم لە کوردستان کە ڕێگەیان نەداوە پرۆسەی پەروەردە ڕابوەستێت. پەروەردە بەردەوام بووە تا پەروەردە تا ژیان هەبی پەروەردە بەردەوام دەبیت. دیسان دەڵێمەوە ئەو مامۆستایانەی کە لەو قەیرانە نەیانهێشت پەروەردە ڕابوەستێت ئەوانە مێژوویەکی پر سەروەری بۆ خۆیان و بۆ نەوەی کوردستان تۆمار دەکەن. دەربارەی بابەتی سنووری پارێزگای سلێمانی تازە پێشی بێ مێرە ڕاگەیاندنەکان دانیست قسەیان لێ بکەم. من دەمەوێت لێرە بە سەراحەت پێیان بڵێم تەبیعی زۆر بەداخەوە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین 750,000 منداڵ بۆتە بارمتەی سیاسەتێک کە دەیەوێ منداڵی کوردستان تەڵەبەی کوردستان بەکاربێنی بۆ فەرزکردنی ئیرادەی سیاسی خۆی. ئەو منداڵە قوربەسەرانە هیچ تاوانێکیان نییە، مجەڕەد ئەوەی دەیانەوێت بخوێنن ئایندەیان هەبێ، دەیانەوێت کوردستان بەرەو پێشەوە ببەن. بەڵام خەڵکانێک هەن خەڵکێک کە بە پەنجەی دەست دەژمێردرێن ئیرهابی فکری لەسەر مامۆستایەکان فەرز دەکەن بۆ ئەوەی مامۆستا دەوام نەکا، قسەی ناشاوی پێ دەڵێن، لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بوختانی بۆ دروست دەکەن، وایان کردووە کە پرۆسەی پەروەردە لەو سنوورانە پەچی بکەوێتن. ئەوان پێیان وایە ئەوە ئازادیە، ئەگەر هاتوو دەرگای قوتابخانەکان داخرا. من دەڵێم ئازادی وە لە هیچ شوێنێکی دنیا نییە، ئەوە ئازادی نییە، بەڵکو ئەوە فەوزایە، فەوزای ترساندنی مامۆستا بۆ ئەوەی نەچێت دەرگای قوتابخانەکان بکاتەوە. دوو مانگە ئێمە هەموو هەوڵک دەدەین لەگەڵ لایەنە سیاسیەکان و من بەخۆم لە ماوەی 2 ساڵدا زیاتر لە 47,000 سەردانی ئەستنورەم کردووە. بەڕاستی بەزەیم بە منداڵانی سلێمانی بە مامۆستایانی سلێمانی دێتەوە کە خەڵکانێک بەو تونند و تیژە ڕێگە نادەن دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. ئێمە لەگەڵ ئەوەینا خۆپیشاندان بکرێت، لەگەڵ ئەوەینا مافی مامۆستا دابین بکرێت، بەڵام لەگەڵ ئەوەدانینە بە تونند و تیژی ڕێگە نەدرێت دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. ئەوەی ئێستا لە سلێمانی دەکرێت شێوازێکە کە مێژوو بەڕەشی لەسەر ئەو کەسانە دەنووسیتن کە ڕێگە نادەن دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. ئەوانە ئەگەر ڕاست دەکەن هەموو ڕۆژان دەتانن خۆپیشاندان بکەن، وەکو سەدرەکان لە بەغدا خۆپیشاندانیان کرد جەماعەتی سەدر لە بەغدا، حکومەتی بەغداشیان هەژان، بەڵام ڕۆژێک ڕێگەیان نەدا دەرگای قوتابخانەکان دابخرێتن. ئەوانە زۆر بەبێ شەرمانە شیعاریان دەرگانەکردنەوەی قوتابخانەکانە. ئەوانە مامۆستایانی سلێمانی نین، ئەوانە قوتابیان و خوێندکارانی سلێمانی نین، ئەوانە داکوباب و کەسوکاری سلێمانی نین، ئەوانە مەجموعە خەڵکێکی زۆر کەمن. ئەو ئێرهابە فکریە لەسەر خەڵکی خۆشەویستی سلێمانی و مامۆستایانی سلێمانی و قوتابیانی سلێمانی بەکاردێنن. بەسەدان عائیلەی سلێمانی هاتۆتە هەولێر بۆی منداڵەکەی بخوێنیتن، بەسەدان عائیلەی سلێمانی سیارەی خۆی فرۆشتووە منداڵی بردوتە ئەهلی بۆ ئەوەی لە خوێندن دانەبڕێن. هەموو خەڵکی سلێمانی من تەکید دەکەمەوە بێزارە لەو سیاسەتە، هەموو مامۆستایانی سلێمانیش بێزارن. ئەگەر ئەو نخبە سیاسیە کە پێیان وایە ئەوە ئازادیە، ئەوە ئازادی خۆپیشاندانە، من دەڵێم ئەو ئازادیە لە هیچ قاموسێکی دیموکراتی و دنیادا جێی نابێتەوە و ئەوانە تەحملی مەسئولیەتی قانونی و یاسایی دەکەن بەرامبەر فەوتانی ساڵێکی خوێندنی 750,000 تەڵەبە. ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ئەوەی لە توانامەندا هەبووە کردومانە و بەڕاستی بە هەموو شێوازێکیش لەگەڵ مافی مامۆستادانە. مامۆستا مەغدورترین شەریحەی ئەو مجتەمەعەیە، لەبەرەوەی ئەگەر مامۆستا نەبی ملت ناتوانی پێش بکەوێتن. وەختی خۆی داگیرکەران لە ڕێگای نەخوێندەواریەوە دەیانویست میلەتان بەرەو دواوە ببەن. بۆیە تاکید دەکەمەوە ئێمە بە هەموو جۆرەك لە خزمەتی مافەکانی مامۆستای و مامۆستایانی دیسان دەڵێمەوە ئی سلێمانی ناچار کراون کە ئەو مووقیفە وەربگرن. بەپێی تەقیمی دوێنێمان لەناو سلێمانی پرۆسەی خوێندن تا ئاستێک باش دەرگای قوتابخانەکان دەکرێنەوە و کراونەتەوە، بەڵام ئومێدەوارین لە ئایندەدا باشتر بکرێتەوە. بەڵام تەکید دەکەمەوە ئەو ساڵ ئەو دوو مانگەی کە لە خوێندن چووە لە سلێمانی تازە هیچ کەسێک ناتوانێت بە ئاسانی قەرەووی بکاتەوە، ئللا لە حالەتێک ئەگەر هەر سێ مانگی هاوید دەوام لە مەکتەبەکانی سلێمانی دەست پێ بکاتەوە. ئەویش من بە مستەحیلی دەزانم سێ مانگی هاوین دەوام دەست پێ بکاتەوە. بۆیە من سڵاو و ڕێزم هەیە بۆ ئەو مامۆستایانەی کە بەڕاستی زەختیان لەسەرا، ئومێدەوارم ئەو زەختەی کە لەسەریانە شێوازێک ببینەوە بۆ ئەوەی لەژێر ئەو زەختە دەربێن و وانێ لە منداڵەکانمان لەوە زیاتر بێبەش من لە خوێندن.
لە کۆتاییدا زۆر زۆر سپاسی بەڕێز مامۆستا فارس و هەموو مامۆستایان و سەرپەرشتیاران و بەڕێوەبەری قوتابخانە و هەموو هەڤاڵان و ئەو بەڕێزانە دەکەم کە لێرە ئامادە بووینە ومێدەوارم هەر ئەوە لەو مناسەبانە پێکەوە یەکتر ببینەوە پیرۆزبایەکی گەرم لە جوانخان دەکەم بە بۆنێ وەرگرتنی پۆستی قایمقامی خەزای شەقڵاوە ومێدەوارم بتوانیتن ئەویش ئەوەی لە دەستی دێ بۆ هاوکاری پەروەردە بۆ هاوکاری منداڵانی شەقڵاوە دڵنیام کە درێخیش ناکات. والسلام عليكم ورحمة الله وبركاته. عليه مثلا